بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان بێت. بەڕێزان لە خزمەتتانین بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی. دیارە بەهۆی هەلومەرجێکی تایبەتەوە کە لەم ڕۆژانە لە ئارادەیە بەهۆی ئەو شەڕ و ماڵوێرانی و ئەمانە بەرنمەکەمان تایبەت کردووە بە خۆپاراستن لە کاتی شەڕە. دیارە ئەو خۆپاراستنە بەشێکی کەسەکان دەتوانن بۆ خۆیان بێت، بەڵام بۆ مناڵان ئەبێت ئەو پاراستنە لەلایەن گەورەکانەوە لەلایەن دایک و باوک و براو خۆشکی گەورەترەوە بکرێت. ئەوە یەکە شرایطەکە وەزعیەتەکە وایە کە ئەم بەرنامەمانە تایبەت کردووە بۆ وەزعیەتەکە هەیە. دیارە لە کاتی شەڕە بازێ تایبەتمەندیگەر هەن کە کەسایەتین یانە شەخسین، ئەوەی کە کەسەکان چۆن ئاگایان لە سڵامەتی وەزعیەتی خۆیان بێت شەڕە. من حتمما عەرزی خزمەتی ئەوە بینەرانی خۆشەویستەکەم کاتێک کێژم پاراستن منزورم پاراستنێکی فیزیکی، ئەوەی کە سەر پا دەست شوێنێ نەشکێت ئەوە نییە، زۆرتری لەباری دەرونی و ڕەوانیەکەیەوە هەیە. و بەشێکیشی ئەگەر گەین پێ لەو مەجالێکە هەمانە لە بەرنامەکەی ئەمڕۆ ئەو بەشەکە بەشێکی عمومیە کۆمەڵایەتیە لە کاتی شەڕدا، بەتایبەت ئەو وەزعیەتە تایبەتە کە ئەمڕۆ هەیە، بەتایبەتریش لەو شارگەرەکە شارەکانی کوردستانە. پێشتریش بەڕێکی تر ئێمە ئشارەمان کردووە کە ترۆما زەربە ئەتوانێت تەسیراتی خۆی بێت. ئەو تەسیراتە جۆرا و جۆرە، یانێ لەسەر مناڵێک تا گەورەیەک جیاوازیەکانی خۆی هەیە. بۆ نمونە ئەگەر کەسێک تەمەنێکی خواری بێت، مناڵ بێت، مەبەستمان ئەوە یەکە منداڵ بێت، ئەو منداڵە ئەگەر بۆ نمونە لە ناو ماشینێکە بێت، ئەو ماشینە تووشی تەسادوفێک بێت، دەنگێک بەرزە بێتەوە بەهۆی پێکدادانی ئەو ئاسن و دوودانە ئاسن کە لێگەدا، ئەو حاڵەتە ئەو دەنگە ئەو سەحنە ئەگەر لەناو ئەو ماشینە گەورە ساڵیش بێ شاید دوای 4-5 مانگە و لەبیری چێتەوە، بەڵام بۆ مناڵەکە وان نییە، چونکە ئەو تەمەنە تەمەنێکە وەکو نەوارێک هەموو شتێک زەبتەکات تۆماریەکات، ئەوە لە مێشکی ئەمێنێ هەم حتا شدەتی ئەو دەنگە کە تا چه ئەنازەیەک بووگا بۆ ساڵیانی ساڵ یان تاتانی بڵێن کە بۆ هەموو ژیانی بۆ تەمەنی لەگەڵەوە مناڵە ئەمێنێتەوە. ئیسە تۆ حبی حەساویکە حادسەی وەک ئەوە کە تەقینەوەی گڕوو بدات، ماڵێ بێتە خوا نزیکیەوە ئەگەریش بە چاو بیبینێت یا سەحنەگەرێکی خراپتر لەوە. ئەوە یەکە لە حاڵەتگەرێکی وادا چەندین توێژ هەن کە ئەبێت بەجیا بە شێوەیەکی ویژە ئاگامان لیان بێ. یەکێک لەوانە منداڵانن، یەکێکی تر دایکانێکن کە دوودیانن، بە ساڵاتچوانیش خۆ بەشێکن کە حتممەە ئەبێت لە ڕیزی ئەو کەسانە بن کە لە ڕیزی پێشەوەی ئەگەر احتیاجێک بە یارمەتیە ئەن بوو ئەو احتیاجیانە بۆ بەراورد کردێت. ئیسە ئایا نەخۆشیکی یان هەیە کە دەوا و دەرمانە، ئەبێت ئەو دەوا و دەرمانە لە حەدی پێویستە زەخیرەیان ببێت، بۆ نمونە دەرمانی دڵە، نەخۆشیەکانی دڵە، گورچیلەس، دیابەتە، هەر دەرمانێک بێت. و بۆ منداڵانیش کە حتممە من بۆ منداڵان بە تایبەت زۆرتر لەسەری باسەکەشیەکەینەوە، ئەوەیە کە عوارزێکە شەڕ هەیەتی، ئەو عوارزە وتمانەتوانێت هەم فیزیکی بێت هەم باری ڕەوانی بێت، جیا لەوانیشە باری کۆمەڵایەتی هەیە. یعنی عوارزێک کە ئەگەر نەتوانی کۆنتترۆڵیکەی لەباری کۆمەڵایەتیەوە لە داهاتووە، ئەو کەسە ناتوانێت لە ناو ژیانی شخصی خۆیە سەباتێکی شخصیەتیکی سابتی بێت. بۆ نمونە حتا لەگەڵ منداڵی خۆیە لە داهاتووە ناتوانێت ڕەوابتێکی مناسب یا ئەوەی کە حەدێکی تەربیەتێکی تەبیعی بێت، جیابوونەوە و تەلاق و ئەمانە خولەن ئەمانە عوارزێکە کە لە درێژماوە عوارزە کۆمەڵایەتیەکە لە درێژماوە خۆی نیشانەدا، کە ئەو بەرنامە شاید تایبەت نەبێت لە ئەو
بەرنامێکی تایبەتری تر خۆی گەرەک بێت باسەکان چۆن باسێکی کۆمەڵناسیە بە تایبەت کۆمەڵناسیەکی کە جاماشناسی اجتماعی پێ ئەڵێن کە ئەوە ئەبێت لەو بەشە بەڕێسی بکرێت. ئێمە زۆرتر هەڵەگەڕینەوە بۆ سەر ئەو ئاسیبگەرە ئەتوانێت کە جسمی بێت یا ڕەوانی بێت. منداڵانمان ناوبردکە و منداڵانە ئەتوانێت لە 2 ساڵ بەروژوورەوە بێت تا 14-15 یانە تا تازە لاوی و لاوی بخاینێت ئەوە بدەورەی کە منداڵیە کە لەو تەمەنە ئەو مناڵە شت فێرە بێت، شت وەرەگرێت و جیا لەوانیشە قدرت زەخیرەست کە چۆن کە زۆرە ئەو قدرت زەخیرە ئەتوانێت بۆ درێژماوە لە مێشکیانە بمێنێتەوە. دیارە خۆ شەڕیشە لە شەڕیشە گۆڵ نابارێت، ئاوارە، بۆمبە، تەقەیە، ئەمانەسە تەپوتۆزە، ئەوانەسە کە ئەتوانێت ئەو تەسیراتە بە شێوەیەکی درێژماوە لەسەریان دابنێت. لەسەر گەورە ساڵانیش ئەوە نییە کە ئەوان پارێزراو بن. عوارزێکی هەیە، عوارز یەکەم عوارزی ئسترسە، ئسترابە ئەو دڵە ڕاوکێسە کە تێتە پێشەوە و بە دوای ئەو دڵە ڕاوکیە حاڵەتگەرێکی وەک بێخەویە، ڕژیمی خۆراکیەکەیان ناتوانن هەتا ئەگەر غەزایش پێ ئەو خۆراکیانە بۆ ناخۆرگێت، تایم بڵێن لە یەک وشە ئیشتیهایان نامێنێت، مشکڵاتێکە کە لە تەمەرکوز و بیرکردنە دێتە پێشەوە بۆیان. ئەو ئسترابە دیارە دامنەکەی زۆرە، یعنی ئەتوانێت هەم ئەوە بێت بیری کەس و کار و ڕەفێق و خانەوادە و ئەمە چاکن، بەس ئەوە یەکە ئەو ئسترابە ئەو ئسترسە شتێکی حتمیە کە لە کاتی شەڕەتێت نەبوو ئەوەی کە گیانی ها لە مەترسیە، بەڵکو بۆ ئەو شێوەی بیرکردنەکە ئەوە ئەتوانێت تەسیراتێک دابنێت لەسەر ئەو کەسە بەتایبەت لەسەر ئەوەی کە خەوی کەمە بێتەوە، تووشی بێخەویە بێت. بۆی لەو ڕێگە گەرەکە ئەوانەی کە سازمانگەر جیهانی بێداشت، سازمانگەر بدونە مەرز، کاتێکە پزیشکەر بدونە مەرز لە کاتی شەڕە ئەوە تەوسیاگەن کە وایە لە کاتی شەڕە بەهۆی تەعقیبی ئەخبارەوە، بەهۆی ئەوەی کە وەزعیەتەکە چۆنە کەسەکان تووشی بێخەویە بن، ئەبێت حتممە بەرنمەیەکی خەوی منەزەمیان بوێت. دیارە و بەرنامە خەوی منەزەمە سەدان جارێ وتمانە 7 ساعت 8 ساعت یا زۆرتر نەیتر لەوە زۆرتر یانە لە 9 ساعت خەویکی متعادڵە. بەڵام تر ئەبینین لەو شرایطە ئەوە نییە، بەڵام ئەبێت ئەو پاراستن و خۆپاراستنە بێت حتممە خەو کە یەکێک لە ئەو هۆکارانەسە کە ئەبێتە وزە یا ئەنرژی لە لەشە حتمما پارێزراوە بێت، ئەو کەسە ئاگاداری بێت. ئەقداماتێکە هەیە ئەوەی کە مەنابعێکی بێداشتی بۆ سڵامەتی نووسیویانە، ئەمە ئەتوانێت شامڵ هەم گەورە ساڵ بێت هەم منداڵان بێت. ئەوە یەکە محدودیت لە ئەخبارە هەیە، یعنی ئەو ئەخبارە محدودە و کردێتەوە. ئەگەر کەسێک ئەزانێت دڵە ڕاوکێ ئسترس هەیە، چۆن کەسانێکن لە شەرایطی جەنگی وایە شتەکە ئەیب نییە، یعنی نەخۆشیش نییە، بەڵام حاڵەتێکی وەسواسیە کە پەیەکەن هەر بە شۆن خەبەرە دەرەچێن، بە شۆن ئەمە چی پیاد ئەوە چی پیاد، یانێ حاڵەتێکیان هەیە کە دەسوپایان گومەکەن، سەریان لێشێگێت، بە دوای خەبەر ئەگەڕن خەبەر چییە بێت چە نابێت. ئەوانە تقریبا ئەتانی بڵێن دەرسەدێکی زۆرە، دیارە دەرسەدەکان لە کۆمەڵگاکانە فەرقەکات من شارەی پێ ناکەم، ولی معموڵەن ئەڵێن لە 10 تا 15% وتیانە لە کاتێ شرایطێکی جەنگی لە کەسانێک بێت، کەسانێک هەن کە دەست و پای خۆیان گومەکەن، حتا لە ماڵیشە ناتوانن بمێننەوە، تێنە دەرەوە، ئەڕۆن ڕادیۆ گوێچکان خەبەر لەمە پرسن، تەلەڤیزیۆن ئەگەر دووبارە ئەڕۆنەوە دەرەوە. ئەوەی حاڵەتە حاڵەتێکی تەبیعیە، ئسترسێکە کە تێتە پێشەوە. بۆ ئەوە ئەڵێن کە ئەبێت کاتێکی دیاری مشەخەسکن، یعنی ئەوە نەبێت کە تۆ 24 ساعتەکە ئەو ئەخبارە گوێچکە بێ بپرسیت، ئەوەیە ئەڵێت کاتەکە دیاری کات، بەتایبەت ئەو کەسانێک کە تووشی ئەو حاڵەتە بن و حاڵەتە ڕەوانیە ئەبێت ئەخبارەکە هین بێت. گاهەنیش حاڵەتگەرێکی عەسەبی لە خۆیان و نیشانەدن، ئەوە دەرسەدەکەی زۆر زۆر کەمە ها لە خوارەوە
ئەوەیە کە بۆ نمونە تووشی مەسەڵەن خۆیان نازان بۆچی لە ناو جەمعێکە دانیشتبوون یەکڕا قاقا پێکەنن لە سوورەتێکە جەمعەکەی تر هیچ کە ناکەنێت یا شتێکیان نەوتووە کە مەسئلەیەک هۆکارێ بێ بۆ پێکەنین ئەوە یەکێک لەو حاڵەتگەر عەسەبیەسە کە جاروبار تێتە پێشەوە معموڵەن لەو کەسانێک کە ئسترسێکی زۆریان هەیە ئەو دەرەجە ئسترسە ئەگەیتە حەدێک بۆ نمونە وا پێشتێت کە ئەڵێن شتێکی وانە گازی خنداوەریان گازێکە پێکەنین تێرێت ئەوە حتمما ئەوەیە نەخستووە لە سوورەتێک وانی ئەبینیت ئەگەر لەو جەمعە ئەگەر جەمع بن هیچ شتێک ڕۆی نەداوە بەڵام ئەو کەسە خۆی بەخۆی دەستەکە بە قاقای پێکەنین ئەکەنی قاقاگەرێکی بەرز ئەوە ئەو حاڵەتە ئسترسە بۆیە ئەوانە بە ئەقداماتێکی سادە بە ئەقداماتێکی پایەی ئەتوانن حەلی بکەن ئەوە یەکە وتمان ئەخبار مەحدودەوەکەنەوە زەهنی خۆیان منحرفکەن بەملا بۆ لە مەسایل هەر جەنگ نییە ئەتوانن چوار شۆخی قسەگەرتر خاترات خۆیان یا کەسانێکە ئەگەر شرایەتەکان واسەتان بە متاڵعەکردن کتێب خوێندن ئەوانە ئەتوانێت ئەو کەسانی کە ئەو تووشی و ئسترابە شەدیدە ئەبن بەڵام بۆ ئەوەی کە بۆکردن ڕعایەتکردنەکان چەبێت ئەبێت هەم بۆ خەوەکە کە ئشارەمان پێگەر هەم بۆ خواردنیش کە ئەمانە بوو دووڕکن ئەسڵین کە سڵامەتین ئەوانە ئەتوانێت یارمەتی دەریش بێت یانێ جیا لە ئەوەی کە ئەوانە ئەتوانێت یارمەتی دەربێت معموڵەن بۆ ژنانێکیش کە دووگیانن من ئشارەیەکم پێیان کرد لەوانیش کۆبلێکێک لەو قشگەرەسە بەهۆی ئەوە کە ئەوانش ئسترسەکە بەهۆی ئاڵوگۆڕگەرێک هۆرمۆنی کە هەیەە زۆرترە بۆ کولەن بۆ تواو دەسەکان ئەوانەیە کە ئسترس و ئسترابیان هەیە ئەمە تەوسیاکردیانێ وەرزشکەرێکە بە وەرزشکەرێکی ریلاکس یا شول کننده حاڵەتێکی ڕەحەتە ئەوەیە کە هەناسەیەکی ئەمیق یا هەناسەیەکی قوڵ هەڵە کێشێت 3 سانیە 4 سانیە نگای تێرێت ئەیاتە دەرەوە بەتایبەت ئەو خانمانەی کە دووگیانن حتمما ئەمە لە ڕۆژە چەند جار استفادەکەن کارێکی ڕاحەتە بە دانیشتنیش ئەوێت هەناسەیەکی قوڵ هەڵە مژن 3-4 سانیە ڕایەگرن و دوایەوە ئەیدەنە دەرەوە ئەم ریلاکسە تقریبا بۆ هەموو کەسێکە بێت یانێ ئەوە نیە فقط تایبەت بە خانمان بێت گەورە ساڵانیش ئەوانەیە کە بە تایبەت ئەزانن تووشی ئەو حاڵەتە ئەبن چونکە ئەو حاڵەتە ئسترس و ئسترابی کاتی شەڕیە یەک چەند ڕۆژێک ئەخایەنێت ئەگەر زۆرترۆ بێتەوە ئەگەیدە حاڵەتێکی عەسەبانیەت پەرخاشگەری شەڕکردن لەگەڵ دەوروبەر تااقەت نەمان بێ حوسڵەگی ئەوەیە کە ئەو وەرزشە ریلاکسکردنە یانێ ئەوەی کە بە هەناسەیەکی سادە هەناسەیەکی قوڵ ئەوە ئەتوانێت بۆ خانمان ئەبێ فقط خانمانی دووگیان ئەوە بڵێن کە ئەو هەناسە حتمما ئەبێت قوڵ بێت چۆن ئەگەر هەناسەگەری سەتحی بێت ئەو هەناسەگەرت زۆریش بێنێ بە پشتەریەک بێت تون بێت ئەو ئەتوانێت انقەبازاتی بەدەن زۆرتر کارێن حاڵەتی پێش بێرێکە زایمانەکە کە وەختی خۆی نییە لە وەختی خۆی بێتە دەرەوە دیارە بۆ مناڵانیش پێشتریش من لە بیرمە شەڕەبوو ئشارەمان کرد کە بۆ مناڵان ئەبێت ئەگە پرسیار کرا یعنی پرسیارەکەن ئەمە چییە ئەوە چییە حتمما بێ بە زوانێکی سادە شەڕیان بۆ تۆزیح بدرگێت کە شەڕ ئەکرگێت بەڵام ئەوەی کە جەمبەکانی بە جۆرێکی تر باس بکرگی بۆیان منزور ئەوە نییە کە ڕەدی نەکرینترەوە بێژی نا ئەمە هیچ نییە تەواو هیچ ئەوە ئەبێت تەوزیحیان بۆ بدرگێت بۆ نمونە بڵێت کە جانەوەرگەریش پێکەوە جاروبار شەڕەکەن ئینسانگەریش ئەوە شەڕەکەن بەڵام یەک تکنیکی مهم کە بۆ مناڵان مهمە ئەوەیە کە زەهن و حافزەیان منحرف کردێت تانەن ئەوانێک کە گەورە ساڵن دیسە لە پەناگاز یا لە ماڵە یا ئەرچێکەس چۆن ئەوانیش تاقیبەکەن مەسایلەکە گەورەی کە دانیشێت گوێچکە ئەدات شتێ نەزانێ ئەپرسێ حتمما ئەوەیە کە گەوراکە بێتە سەرشان گەورەکان کە حتمما قسەیان بۆ بکەن یا ئەگەر توانیان حتمما ئەو قات فراغەتیانە ئەو کایەکردنیانە فەراموش نەکرێت بە چیرۆک بە داستان گەڕاندنەوە بۆیان چونکە واقعان ئەوان زوڵمیان لێچێ ئەو شەڕە ئەوان نەخشیکیانتیان نییە ئاوا کەفنە ئەو شرایەتە ئەبێت حتمما بۆ سڵامەتی دوا ڕۆژیان چون گەورە بن تاسیرات ئەوە لەسەریان نەمێنێت
ئەو سڵامەتی ئەوانە زۆرتر تاکیدمان لەسەر ئەوانە کە پارێزراوە بێت سڵامەتی ڕۆمانیان ئەو کاتی فەراغەت و یاریکردن و دوای ئەوەی شەبتانین ئەگەر داستانی چیرۆکێ بوو حتممە بۆیان گەڕینەوە. من دیارە وەختی بەرنمەکەمان هەر ئەو نەئەکێشێ شارێکی کورتی شەکەم بە ئەوەی کە بەشێکی عمومیش هەیە. بەشێکی عمومی چونکە تلویزیونەکە ئێمە تلویزیونێکی حزبیە ئەوە بە ئەرکی خۆمان نەزانین ئەگەر شەرایەتێکی وابێت ئەوەیەکە چەندین ساڵ ئێمە داوای ئەوواکن کە خەڵکتان خۆیان سازمان دەموتمان شتگەرێک هەیە کە عمومیە کۆمەڵایەتیە. یەکی گرۆ شەرایەتە کە تێتە پێشەوە مەراکزێکە کە هەن کە مەراکزێکی دەرمانیە کەسانێکی زەحمەتکەشن لێنە خەمەتەکان بەمردم ئەبێت ئەگەر شەرایەتەکە هاتە ئەو حاڵەتە بۆ ئەوەی کە ئەو مەراکزە چۆن ئێمە گەرەکمان بێ گەرەکمان نەبێ شەڕ مێنێت یا شەڕەکە تواو بێت نانواخانە مەراکزی بێداشتی دەرمانی ئەمانە خۆ بەبێ هەر ببن ئەوەیە کە حتممە بۆ پاراستنە ئەگەر ئەو کومیتەگەرە دروست بوون حتممە کومیتەگەرە یەکێک لە ئەهدافیان وەزایفیان ئەوە بێت کە ئەو پاراستنی ئەو شوێنە ئەمنیگەرە چ ئەوانەی کە نە لەبەری یانی لەبەر ئەوە کە بتانن بگەین بە کارەکانیانە لەباری ئەوە کە ئەو کادری دەرمانە بتوانن خزمەت گوزاریەکەی خۆیان بەباشی و ڕێکوپێکی ئەنجام درگێ و دویشی ئەوەی کە ئەو وسایلە هین ئەو خەڵکەسە یانێ دواتریش حتا ئەگەر ئەو حکوومەتە نەمێنێت ئەو خەڵکە هەردیسانەوە احتیاجیانەوێ بە دەوا و دەرمانە ئەوە پاراست و ئەرکەکەفێت لەسەر ئەو هەڵسوڕاوانە ئەوانەی کە لە کۆمەڵگە ئەو ئیدارەی گەڕک و شار و مەحەلاتە ئەگرن دەسەوە ئەبێ ئەوە خۆیان ئەزانم لە بەرچاویشی ئەگرن و هیوادارم کە دنیایەکمان بێ کە دنیایەکی بێ شەڕ بێ مناڵان لە دنیایەکی بن کە شەڕی تێ نەبێت ئاژاوەی تێ نەبێت گرمەی تەیارە و بووم و بمباران نەبێت بژین بەو ئاواتە و بۆ سڵامەتی ئێوە و ئەمنیەتی هەموو بینەرانی خۆشەویستیشمان لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان ئاواتم